ئێمە طبعاً پلانە کورتخانەکانمان هەیە، پلانە درێژخانەکانیشمان هەیە. ئەو پلانە کورتخانە ناو ساڵی کارمان لەسەر کردووە بە تایبەتی بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ ئەوەی هیچ کێشە و ناوچە و گوندێک تووشی کێشەی کەم ئاوی خواردنەوە نەبێتن. ئەو بەرنامەمان جێبەجێ کردو تقریباً تا ڕادیەکی زۆر باشی سەرکەوتو بووین و نەمانهێشتا و کێشەیە دروست ببێتن. بەنسبەت بابەتی کشتتوکاڵی لەوانەیە ئەمە نەمانتوانی بتین وەکو پێویست ئەو پلانە کورتخایانە بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی بۆ بابەتی کشتتوکاڵی چارەسەر بکەین. بەڵام پلانی درێژخایانمان هەیە بە دروستکردنی یەک لە بەنداوە گەورەکان کە ئێستا لە بەرنامەدا و دیزاینەکەی تەواو بووە بە دروستکردنی ئەم بەنداوە خەزانێکی زۆری گەورەی ئاو تقریباً تەواوی سەنتەری قەزای سواران تا دەگاتە خەلیفانش دەتوانانی بڕێن بەر ئاو دەبیتن و ویر و بۆندی زیاتریشمان ئێستا دیزاینەکانی تەواو بووە بۆ گلدانەوەی ئەو ئاوانە چکەوەی جێگا دڵخۆشیە ئەو سەرچاوی ئەوانە هەمویان دەکەونە ناو سنووری ئیدارە سەربەخۆی سۆرە نەوەکو لە شوێنێکی کە بێتن تەنها ئێمە دەبێت کار لەسەرەوە بکەین بۆ ئەوەی بتوانین بیانگەرینەوە بەگرتنەوەی ئەو ئاوانە نەک تەنها چارەسەری کێشەی وشکە ساڵی بە شێوەیەکی بەرساو دژیر دەکەین بەڵکو لە ڕووی گەشتاریشەوە دەتوانین سوودی لێوە بگرین و بە هەمان شێوە لە کاتی زستانانی زۆرجارن کە لاپاو ڕوودراتن کۆنتڕۆڵکردنی ئەو ئەوانە باشتریش دەبێتین. بۆیە بەرنامەی درێژخان ئێستا دەستمان بە بەرنامەکە کردیا ئینشەڵڵا لە ئایندێکی نزیک ئەوانە هەم دەستەباری جێبەرکردن و چارەسەریش دەکرێت.